تۆ وەکو گەنجێک چۆن خۆت ئامادەکردووە چی دەڵێت؟ والله ئامادەکردن چیە فەرموویەک لەو دوکانانە هاتینە 25,000 لەو گۆڕە لێ بەرداینەوە بەس لە یەک پانتۆڕی پانتۆڕێک چیاخە 25 لە ترسی مارە هەرچیمە گۆیتە بە 15,000 کڕیتەوە خۆی کەشف کرد خالد هەری ئاشکرا نەکردو کورە برێن بە 25 خلاصم دەکەن لەوارێ بە قورئان کەلچی نییە برێن 25 والله ساڵ لە ماڵی ئاشکرا بووی وەتەوە کورە ئەزە تازە چ بکەین والله تازە پڕمان چۆ سەری خۆمان بۆ ها گرانت کڕیویان دیارە پانتۆڵەکەت باش کورە هەر شتەکان بەخۆیان گرانەوە حەز مەعاشەکە نایەت و بە کوردی بە کورتی ژوێی لێ دێت و چ لێ دەکەی مەعاش نایەتن چۆن خۆت ئامادەکردووە بۆ جەژن؟ والله خۆ ئامادەکردن چی ئەگە مارە خۆیان ئامادەکردبیە من هیچ هیواکم بە جەژنێ نمایە ناوەڵە لە بۆ خواردن و شتی واش ئەرێ وڵە هەر قەیسی حیاتەکەیە سبەینا هەر دەستنی دەیخۆین لەگەی ئەو خەرکەی ئارێ وڵە جەژن یادەوەری خۆت دەنووسی چ بووم بەس من یادۆری خۆم نادرێم سڕێەوەی بەبە نەدەکەت دوکانی دەفتەری نازانم خەرکە یادگاری دەنووسەوە چییە مەسەلە چییە بە زۆر زان پۆلی شەشەکانی تەعانیان هەیە بۆیە چاوەکەم بەڕێز